بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. سوپاس بخوای پەروەردگار ئەم جارش تەمەنی پێداینەوە بۆی خزمەتی هەژاران و نەداران بکەین و هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە بگەین بە نەخۆشان و منداڵانی بێباوک و هەژارەکان لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. زۆر جار بەهۆی بەرنامەی یەکەمەوە ناڕەحەتی و ناخۆشی ڕوو لە ئێمە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست دەکات. زۆر جار بە فرمێسکەکانتان بەدەستی بەرزکردنەوەتان بۆ خۆی پەروەردگار دوعاکەن و هەژاران و نەداران خەڵکانێک لایەن لێ بکاتەوە و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانیان بۆ ئاسان بکات. بۆیە ئێمە لە بەرنامەی بەخشینەوە هەموو جارێک دووبارە پێتان دەڵێنەوە کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دەگاتە دەستی ئێمە بە شێوازێک منداڵە بێباوک و هەژارەکان دڵخۆش دەکەین کە ناهەمواری چەندین ساڵیان بیرچێتەوە و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کۆتایی بێ. 3 مانگ بەر لە ئیستا سەردانی ماڵێکی بێباوکی هەژاری نەداری کرێچیمان کرد لە ناحیەی بازیان. بابزانین دوای 3 مانگ هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە چۆن ژیانی ئەوانی گۆڕیوە و ئێستا ژیانیان چۆنە و پێشوو ژیانیان چۆن. زۆرن ئەوانەی کەوا بە هاوکاریەکانیان ماڵە هەژار و بێباوکەکان دڵخۆش دەکەن و ناهەمواری ژیانی چەندین ساڵیان بۆ دەکەن بە خەندە و خۆشی. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە هاوکاری ئەم خانەوادە بێباوکەتان کرد کەوکات لە خانوویەکی کرێ ژیانیان بەسەر دەبرد. بابزانین ژیانیان چۆن گۆڕاوە و هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە چۆن دڵیانی خۆش کردووە و چۆن لە کرێچێتی ڕزگاریان بوون.
سەرەتا کە لە خانووی ڕابردووە بووین زۆر ناخۆش بوو، زۆر بچکۆلانە بوو، زۆر تەنگ بوو کە ینی هیچ جێکی تیانە بوو کە ئیسراحەتی تیا بکەین چی خۆم چ مناڵەکانم. ئەلحەمدوللا سوپاس بەخوای گەورە، سوپاس بۆ هەموو ئەو کەسانی کە یارمەتی ئێمەیاندا و یارمەتی بەخشینیان داوە کە ئەلحەمدوللا ئێستا ژیانمان زۆر باشە و زۆر خۆشە کە خانوویەکی باش و چاکیان بۆ کڕێوین ئەلحەمدوللا. خانووەکە پێک هاتۆ لە چەند ژوورێکی باش و ینی هۆڵ و دانیشتن و مدبەق و کە ئەوسا مدبەقم هەر نەبوو ئێستا هەیە ئەلحەمدوللا سوپاس بەخوای گەورە. زۆر سوپاسی و کەساناکەم کە تەنها بە دوعای خێرێک بەشداریان کردبێت ئەگەر بە پاڕانەوەیەک هەر شتێک بێت ئەگەر بە یارمەتیەک بێ یارمەتیان داوین چی بۆ ئێمە چی بۆ بەخشین. خوای گەورە لە هەموو ئەو کەسانە ڕازی بێت، خوای گەورە یارمەتی هەموو ئەو کەسانە بدا، خوای گەورە دوعای هەموو ئەو کەسانە کە قبولکە کە دوعای خێریان بۆ کردوین. دوعای خێر بۆ هەموو ئەو کەساناکەم کە یارمەتی داوین، یارمەتی من مناڵەکانمی داوە، خوای گەورە بڕێتە بەر دنیا و قیامەتیان ئینشەڵڵا، خوای گەورە پاداشتیان بکات لە قیامەت. زۆر سپاسی هەموویانەکەین، خوای گەورە بێوەیان کە ئینشەڵڵا. تا چەند ژیانتان گۆڕەدادا، تا چەند لەو ناڕەحەتی و ناخۆشەی کە تیا بووی کار ئاسانیت بۆ کراوە بەهۆی ئەم بەرنامەیەوە؟ ئەلحەمدوللا سوپاس بەخوای گەورە زۆر بەباشی ژیانمان گۆڕاوە کە لە ژیانی پێشووترا لە ژیانی کرێچێتیە بووینە کە ئەوە زۆر زەحمەتە ئەبێ ینی مانگانە ئەو بڕەپارەیە بدەیت کە لە کرێچیایت ئەگەر هەت بێ یاخود نێت بێ ئەبێ پیاکەیت و بیدەی. سوپاس بەخوای گەورە ئێستا زۆر بەباشی ژیانمان گۆڕا و هاتووینەتە ئێرە، ینی ئەو زەحمەتێ گەورەمان لەسەر لاچووە. سوپاسی هەموو کەسێکەکەم کە یارمەتیان داوین، بەڕاستی زۆر ژیانمان گۆڕاوە لەو خانووی ڕابردوو کە لە ناوی بووینە، زۆر ناخۆش و زەحمەت و ژیانێکی زۆر سەخت بووە لەخوا بەزیابێت. لێرە زۆر ئاسوودەین ئەلحەمدوللا. کە هاتینە ئێرە یەکەم جار زۆر سپاسی خوای گەورەمان کرد، دوعای خێرمان بۆ هەموو ئەو خۆش و مناڵەکانیشم، بەڕاستی مناڵەکان زۆر دڵخۆش بوون، زۆر دوعای خێریان بۆ ئەو کەسانە کرد کە یارمەتیان داوین و کە ئەمەیان بۆ کردوون و خۆشم زۆر دڵخۆش بووین، زۆر دوعای خێرمان کرۆ زیاتر زۆر. خوای گەورە لە هەموو ئەو کەسانە ڕازی بێ، بەڕاستی زۆر دڵخۆش بووین پێی کاتێک کە هاتینە ئێرە، زۆر پێی ڕازین ئەلحەمدوللا. مناڵەکان چیانەوە هەستیان بە چی ئەکرد کاتێک خانووی خۆیانە، خانوویەکی خۆش، خانوویەکی گەورە لە کرێچێتی ماڵ ئاواییان کرد چیانەوە؟ ئەلحەمدوللا زۆر پرسیاریان ئەکرد ئایا ئەمە هی خۆمانە هەر لێرە ئەبین یاخود ئەگەڕێینەوە ناوتم ئەلحەمدوللا هەر لێرە ئەبین، ژیانی ڕابردوو ڕۆشت ئینشەڵڵا لێرە ئەژین و هەمومان پێکەوە لێرە ئەبین ئینشەڵڵا. تا چەند خانووەکەت بەدڵە، تا چەند شوێنەکەتان بەدڵە، تا چەند لە چاوەڕوانی ئێوەیە بوو کە خێرخوازان لە ڕێگەی بەخشین و شتێکی ئاواتان بۆ بکەن؟ وڵا زۆر چاوەڕوان بووین، ڕاستی زۆر چاوەڕوانی ئەو بووین کە ینی شتێکی وامان بۆ بکرێت. سوپاس بەخوای گەورە، سوپاس بە هەموو ئەو کەسانەی کە یارمەتیان داین. وڵا ئەلحەمدوللا شوێنەکەی هەر زۆر باشە و خانووەکەش زۆر بە دڵمانە، دەستخۆشیتان لێ یەکەین، خوای گەورە بێوەیتان کە، خوای گەورە زیاتر و زیاترتان پێ بەخشێ، خوای گەورە هەم ئەو کەسانەتان زیاتر بۆ بنێرێ کە ئەبەخشن. ئێمە زۆر سپاسی ئێوەکەین، زۆر سپاسی خوای گەورە ئەکەم سەرەتا ئینجا ئێوە، چونکە بەڕاستی هەموو ئەو کەسانەی کە خێر ئەکەن لە پێناو خوای گەورە خێر ئەکەن، لە پێناو خوای گەورە ئەبەخشن. دیارە ئێوەش ئەو بەخشینە وەرئەگرن و ئەیدەن بە کەسانێک کە کەم دەرامەت و دەستکورتن. ئەلحەمدوللا سوپاس بەخوای گەورە، زۆر ئێمە لە جێگەکەش و لە ڕێگەکەش زۆر ڕازین. سوپاس بەخوای گەورە. 4 منداڵی هەتیوم، پیاوەکەم مایەکە وەفاتی کردووە، 4 منداڵی هەتی و بەخێو ئەکەم. بەڕاستی بەخێوکردنیان زەحمەتە، چونکە ڕۆژانە ینی داوای هەنێشت ئەکەن، هەموو کات ناتوانانی بەیان بکەیت، لە خانووی کرەیە ئەژین. هاوسەرم پێشمەرگە بوو، مایەکە وەفاتی کردووە، ئێستا ئەم مناڵانە خۆم بەخێویانەکەم.
سەرەتا ژیانیان زۆر ناخۆش و قورس بوو، بەڵام ئێستا سپاس بۆ کەسانەی کە هاوکاری کردوون ژیانیان زۆر گۆڕاوە لە هەموو ڕوویەکەوە. خانوویەکی خۆشیان بۆ دابین کردوون کە ڕووبەرەکەی 120 مەترە، ماڵێکی جوان و پاک و تەمیزیان بۆ کردوون، موچەی ماگانەیان بۆ دابین کردوون. دەستخۆشی لەو کەسانە ئەکەین کە هاوکاری ئەم خێزانەیە کردووە کە باوکیان نییە. ئێمە ئێستا زۆر دڵخۆشین بەم کارەکە کردویانە، خی گەورە پاداشتیان باتەوە. ئەم مناڵانەیان زۆر دڵخۆش کردووە، یعنی ڕۆژی وا هەیە لە خۆشی هەر نازانن چی بکەن، چونکە ژیانیان پێشووتر زۆر ناخۆش بوو، باوکیان نەبوو، کەم دەرامەت بوون، کرێکی بوون. ئێستا لەخوا بەزیاو بێ ژیانێکی باشیان هەیە، ژیانێکی ئاسوودەیان هەیە. ئێمە دەستخۆشییان لێەکەین، سپاسیانەکەین بۆ هاوکاریانە کە کردویانە، هەموو شوێن دەستەکانیان دیارە، هەم بۆ کەناڵی بەخشینیش، هەم بۆ کەسانی کە هاوکاریان کردوون. ئێمە زۆر دەستخۆشییان لێەکەین، زۆر سپاسیانەکەین، خی گەورە پاداشتیان داتەوە کە ئەم خێزانیان لە نەهامەتێکی گەورە ڕزگار کرد. ئێستا زۆر دڵخۆشن هەمویان، ئێمەش هەر دڵخۆشین. داگیان کاتێک کە خەڵک پارە ئەبەخشێ، سەرۆت و سامان ئەبەخشێ، تا چەند ماڵە هەژارەکان، ماڵە بیباوکەکان، ئەوانەی کەوا کرێچین تاچەند ژیانیان لە نەهامەتی گۆڕێ بۆ خۆشی، تاچەند ئەم 5,000 و 10,000 کە لە هەموو شارەکان کۆکرێت، تاچەند شوێنی خۆی ئەگرێ، زۆر شوێنی خۆی ئەگرێ. کە ئینسانێک کرێتی ئەبێ لە دەمی خۆی بگرێتەوە، ئەگەر هەر هیچیشی نەبوو نازانێت چی بکە، یعنی زۆر پەشێو ئەبێ، ماگانە کە ساحێبخان و داوای کریلی ئەکە هەر مەجبورە بیدا. تۆ کە کرێتی بووی ئەبێ کرێکەت هەر بدەیت، بەڵام تۆ کە ئاوا خانوویەکی ئاوا خۆشت بۆ ئەکرێت لە کرێتێتی ڕزگارتە بێ، هیچ کێشەیەکت نییە، ژیانت خۆشە بێ، ژیانت ئەگۆڕێ، کێشت نابێ، بیر لە هیچ ناکەیتەوە. تۆ لە خانوویەکی خۆشایت، خانوویەکی تازت بۆ کراوە، ماڵێکی تازت بۆ کراوە، مناڵەکانت بە ئاسوودەیی گەورە ئەەکەی، هیچ هینێک بیر لە هیچ دوا ڕۆژی مناڵەکانت ناکەیتەوە، بڵێ بەیانی ئەگەر منیش نەبوو مناڵەکانم چی بکەن، بچنە کوێ، خانوویەکیان بۆ دابین کراوە. ئێستا لە خوای گەورە بەزیاد بێ، ماڵی ئەو کەسانە ئاواکە کە یارمەتی داون. ئێرە هەم حوشەیە بۆ ئێمە، هەم متبەقە، هەم جێگەی هەموو شتێکە بۆ ئێمە، و ئەو شتەکانمە کە ئەیبینن لە جێگاکەمە کە چەند بچووک و چەند ناڕەحەتە، و ئەم زەحمەتی گەرمای ئەم چەند ڕۆژە و بارانی چەند ڕۆژی پێشوو هەر هەموویم چاشتووە. چەند ئەم بارانەی پێشوو کە هەبووە لێرا من چێشتوشتم بۆ مناڵەکان ئامادە کردوە، خواردنم بۆ ئامادەکردوون، هەر هەمووی لێرا کردومە. باران لێیداوم، زۆر زۆر زەحمەت بووە، یعنی زۆر ناخۆش بووە، زۆر زۆر ئەستەم بووە. ئەو بارانە هەر هەمووی لە منی داوە لەم جێگەیە، هەر هەمووی هەتا چێشتم بۆ دروست کردوون، هەتا نانم بۆ دروست کردوون. یعنی بەڕاستی زۆر زەحمەتە، زۆر زۆر ناخۆشە، لە شوێنێکی زۆر تەسک و ناڕەحەت و بچووکە ئەژین. دیارە پێشووتر خۆتان بینیوتانە لەولا شتێکی وامان نەبوو، ناوماڵەمان نەبوو، ئێستا هاتوینەتە ئێرە بۆ ئەو چوار مناڵە بێ باوکە، هەموو خێرخوازان ئەلحەمدوللا یارمەتیان داوین، شتی باشیان بۆ کردوین، بەخشین شتی باشی بۆ کڕیون ئەلحەمدوللا، وەکو هەموو شتێک، وەکو
سەلاجەیە، تەباخە، کەوانتەرە، یعنی فەرشە، هەموو پەردەیە، هەموو ئەم پێداویستیان، هەموو بەڕیدەیە، هەموو ئەم پێداویستیان بۆ کڕیوین ئەلحەمدولە. تەلەڤیزیۆنە، معرەزی نوێنە، ینی غەسالەیە، گسکی کارەبای، ئەمان هەمویان بۆ کڕیوین ئەلحەمدولە. سوپاس بۆ خوای گەورە کە لە هیچمان کەم نییە. ئەنیاکرێ بڵێن دوای خانووەکە ناماڵێکی تازەشتان هەیە ئێستا؟ بەڵێ، هیچتان کەم نیە ئێستا؟ ئەلحەمدوللا هیچ شتێکمان کەم نییە. سوپاس بۆ خوای گەورە. خوای گەورە یارمەتی ئێوەش بدا ئینشەڵڵا. خوای گەورە یارمەتی هەموو ئەو کەسانش بدا کە یارمەتیان داوین، کە یارمەتی کەسانی کەش ئەدەن، نەک هەر ئێمە، کە یارمەتی کەم دەرامەتان ئەدەن، کە یارمەتی بێ باوکانی کەش ئەدەن. خوای گەورە لە هەموو ئەو کەسانە ڕازی بێ ئینشەڵڵا. سوپاس بۆ خوای گەورە و پاشان سوپاس بۆ هەموو کەسانی کە یارمەتیان داوین، کە خانوویەکی باش و چاکیان بۆ کڕیوین، کە یارمەتی ئەو چوار ماڵە بێ باوکەیان داوە. ئەلحەمدوللا زۆر زۆر ڕازین لە دەستیان. خوای گەورە یارمەتیان بدا و کەموچیان بۆ مناڵەکانم بڕێتەوە. سوپاس بۆ خوای گەورە و پێداویستی ناو ماڵە و ئەم خانووە باش و چاکەیە و داوا لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە ئەبەخشن یارمەتی لە دوای منیش، لە دوای هەموو کەسانی کەش با بەردەوام بن، یارمەتی کەسانی کە بدەن، چونکە بەڕاستی زۆر زۆر خێرە، زۆر زۆر کارێکی باش ئەکان، چونکە لە قیامەت پاداشتەکەی وەرەگرن ئینشەڵڵا. هیچ شتێک لای خوای گەورە ون نابێت. داوا ئەەکەم کە بەردەوام بن بۆ هەموو ئەو کەسانی کەش کە بێباوکن، کە کەم دەرامەتن، یارمەتیان بن و وەکو ئێمە دڵیان خۆشکەن. خوای گەورە لە دنیا و قیامەت ئینشەڵڵا پاداشتیان ئەکا. سوپاس بە خوای گەورە کە ئێستا شوێنی ئامادەکردنی چێشتلێنانم هەیە بۆ مناڵەکان. پێشووتر نەمبوو، نەم ئەتوانی لەبەر باران و لەبەر ڕەشەبا نەم ئەتوانی هیچ شتێکیان بۆ ئامادە بکەم، کە ئێستا سوپاس بە خوای گەورە بەخشین ئەوانەشی بۆ کردوون و سوپاسی هەموو کەساناکەم کە یارمەتیان داوین، چونکە بەڕاستی ئەوەشمان بۆ ئاسان بووە ئەلحەمدوللا. سوپاس بۆ خوای گەورە و پاشان سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە یارمەتی ئێمەیان داوە. دیارە بەرنامەی بەخشین بڕیاراندا لە ناحی بازیان خانوویەک بۆ ماڵێکی بێباوک بۆ خانەوادەیەکی هەژار دروست بکەن. سوپاس بۆ خوای گەورە هەستان بە دروستکردنی بە بنیادنانی خانوویە کە کڕیان ڕوبەرەکەی پێگات لە 120 مەتر خانوویی تۆکمە و جوانە بە ئەساسی ناوماڵەوە. ئەلحەمدوللا ئێستا خانووکە بە تۆکمەی کە کەوتای پێهاتوو لە ئەساسی ناوماڵ پێگاتووە، سەلاجەیە، تەباخی غازە، غەسالەیە، فەرشی ناوماڵە، گسی کارەبای، تەلەڤیزۆنە، معرەزی نوێنە. سوپاسی خێرخوازانێکن کە هەساون بە تەنگەوە هاتنی ئەم خانەوادەیە کە بەرنامەی بەخشین بانگەوازی بۆ کردووە. سوپاسی هەموو لایەکن گەیشت. سوپاس بۆ خوای گەورە هەموو شتێک گەیشتە پایان.
و لە ناحی بازیان نووسنگی بەخشین لە ناحی بازیان هەستاوە بە دەمدەمەواتی ئەم کارە سوپاس بخۆی گوێ سا کارەکە لە کۆتاییە و خانەوادەکە چونێتە خان و ماڵ و حاڵ خۆیانەوە لەوە پێش ئەم خانەوادە لە خانوویەکی کرێچیە بوونە خانوویەکی بچووکی قیتاری بووە کە بەڕاستی ژیان تیا ئەستەم بووە ئەم خانەوادەیە ژیانیان زۆر ناڕەحەت بووە لەخوا بەزیابێت دوای ئەوە کە بەرنامەی بەخشین بەرنامەکەی بۆ بەرنامەی بۆ کردن چۆتە بواری جێبەجێکردن ئێستا لەخوا بەزیابێت چونێتە خانووی خۆیانەوە بە تۆکمەی و بە ئیسراحەت لە خانووی خۆیانە ژیان بەسەرە بن. ئێمە وەک نووسنگی بەخشین لە بازیان سوپاسی خێرخوازانێکین کات بەدەم بانگەوازەوە هاوکاری تەواویان کردووە کە ئەم ماڵیان لە کرێشەتی ڕزگار کردووە بە موچەی ماگانەی تەواوە و ئێستا ئەم ماڵام خانوادی ئێستا لەخوا بەزە لە خانووی خۆیانان سوپاسی خێرخوازانەکەین سوپاسی هەموو لایەکەین سوپاس بۆ دەستگای بەرنامەی بەخشینی کە لە هەموو سات و کاتێکە توانیویانە فریادڕەسی لێقەوما و هەژاران و بێنەواکان بوونە. ئەم جارەش خەرمانبەرەکەی ئێوەی دۆستی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان بەروبوومەکەتان بریتی بوو لە کڕینی خانوویەک لە ناحیەی بازیان بۆ 4 منداڵی بێباوکی بێنازی کرێچی. سوپاس بۆ خوای پەروەردیگار ئەم جارەش لە سەردەستی ئێوەی خێرخواز و بەخشندا بە هاوکاریە دڵسۆزەکانی ئێوە توانیمان ماڵێکی بەباوک لە کرێچێتی ڕزگار بکەین و تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵیان بۆ بکرێن و لەگەڵ دابینکردنی موچەی ماگانەشیان. چەند خۆشە کاتێک تۆی خێرخواز دەست هەبێت لە بنیادنانی دروستکردنی کڕینی خانوویەک بۆ منداڵانی بێباوک و هەژار لە هەرێمی کوردستان تا ئەوان لەم خانەوە بن. بێگومان خێرێکی نەبراوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کە دڵی 4 منداڵی بێباوکتان خۆش کرد و لە کرێچێتی ڕزگارتان کردن. تەنها ئەو هەموو هاوکاری و کۆمەچی و گۆڕانکاریە لە ماوەی 3 مانگدا کراوە و ماڵێکی هەژار ماڵێکی بەباوکتان دڵخۆش و شادومان. بۆیە هەمیشە هاوکاریەکانی ئێوە بەم شێوازە بەروبوومی دەبێ و ناڕەحەتی و ناخۆشی و ناهەمواری چەندین ساڵی منداڵانی بێباوک و هەژارەکان کۆتاییان پێدێنێ، فرمێسکەکانیان ماڵ ئاوایی ئەکات، خەندەکان دەگەڕێنەوە. بۆی هەر کات بەخشیتان بیر لەوە بکەنەوە بەم شێوازە گۆڕانکاری لە ماڵی هەژار و نەدارەکان دەکەن.